خی گەورە فەرمی ئەوانی کە ئەڵێن پەروەردگاری ئێمە ئەڵڵایە و بەردەوامە، یعنی براکانم تۆ لەوە چێ 50 ڕەمەزانی تر بژیت، ئەبێ ئەم 50 ڕەمەزانە هەر عیبادت بۆ خوای خۆت بکەین، نابێ سار بیتەوە، بێ ڕەمەزان لەسەر ڕەمەزان تەجروبەی زیاتر پێیاکە. یعنی ئایستە منم قسانە کە یەکەم پار ڕەمەزان نەمەزانی، ساڵان تۆ شت فێرەبی، ساڵێتر کۆمەڵە شتێکی تر فێرەبین لە دین ئینشاءالله کە ئێستا نایزانین، ساڵێتر چست و چالاکی و گڕوتینێکی زیاترمان هەیە بۆ عیبادت لەوە چی ئەم ساڵ نەمانتوانی بێ بیکەین. یعنی ئەبێ بەردەوام ئینسان چی بێ؟ ئینسان تێبگا لە دینەکەی و عیبادەتی زیاتر بکە، ئیستیقامە ئەمەیە، تۆ بێ بەردەوامیت هەبێ. ثم استقاموا ئەو کەسانی کە ئاوان، یعنی ئێستا ئەوە کەسێ لەم ڕەمەزانە وەفاتی کرد باشە، بەڵام حتا ئەو ڕۆژەی وەفاتی کردو لەسەر دینی خوا بووە، خوای گەورە فەرمی ئالەو کاتە تەتەنەزەل عەلەیهیم المەلائیکە، مەلایکەتەکانی خوا پۆل پۆلدا بەزنە سەریان. سەیری ئەو مژدە خۆشە، یعنی ئینسان لە کاتی مردنە چەند ناڕەحەتە، چەند ترسی هەیە، آخر مشکلەیە بەڕاستی. یایسە تۆ بڵێن کاکە بۆ نمونە بڵێن ئەوە ئێستا لە دەرەوە کۆمەڵە خەڵکێک بە سیلاحەوە هەر هەمومانە کوژن، بزانە چی لێ، یعنی بێ وەزع ئینسان چی بەسەر بێ، لەوەجی هەرە بێ لێرە زیڕە بکە، هەر بە هەواڵەکەی زیڕە بکە و بمرێ. مردن شتێکی ترسناکە، مردن قورسە. دەی ئالەو کاتا کە مەلائیکەتەکاندا ئەبەزن ڕۆحی تۆ کێشن، خوای گەورە فەرمی مەلائیکەتەکان چییە فەرمون؟ پیانە فەرمون ئەللا تەخافوا ولا تەحزەنوا، مەترسن و خەفەتیش مەخۆن، مەترسن بۆ لەمە و دووە، مەترسن ئەوە ئێمە پەیامنێری خوای گەورەین هاتوین، ڕەسوولی خوین کە هاتوین، و ئێوەش خەفەت مەخۆن لەوەی کە لەمە و پێش لە دەستان چووە. ئەو کاتە بیر تەکەوێتەوە کە دنیا حیج نەبووە، زەرت کردووە، کەست لێ مردووە، مادام قیامەتەکە هەیە ئالێرە تۆ ئەو مژدەیەت پێێن هەموویت کڕیوەتەوە، تۆ دەوڵەمەندترین کەسی. خوای گەورە فەرمیوە ئەبشروا بالجنة التي كنتم توعدون، پیانە فەرمون مەلایکەتەکان مژدەتان لێ بێ بەو بەهەشتەی کە وعدتان پێیرا بوو. ئالو کاتەی تر ئینسان خەبەریە بێتەوە زانێ کە ئەمەیە ڕاستێکە، تۆ بۆ ئەوە هەوڵت دەیە.